حتما ئێمە ئەو کوتم ڕێکخراوی سەر بەخۆ ژنان بەجددی زۆر جیاوازە لە هەموو ڕێکخراوە ژنانانی کە هەیە. ئێمە سەر بە هیچ حیزبێک نین، هیچ حیزبێکی لە پشتمانەوە نییە. خۆشحاڵین کە هەچ حیزبێک کە دیفاع لە مافی ژنانەکە بێتە پشتمان ئێمە قبوڵی ئەکەین، نەک حیزب ڕێکخراو نازانم گروپ هەر کەسێک دیفاع لە مافەکانی ژنانەکە. معلومە کە هەموو ڕێکخراوەکانی کە ئەو هەموو زەخت و زۆر و فشار و تیرۆر و بە دەرەجە دووی و فرژنەکە لە کوردستانە هەیە یەک فزیان لێوە نەهاتۆ ڕێکخراوەکانی تر. ئێمە بەڕاستی بێدەنگ نابینە بەرامبەر ئەو شتانە. ئێمە هەر ئەم ڕێکخراوە بۆیە دروستکرا بۆی کە بە ڕەسمی بچین بەگژی دەسەڵاتە، چکە من پێمان وایە کە چۆسانە و نەهامەتی و بێمافیەکانی ژنان خودی دەسەڵاتە، لە دەسەڵاتەوە هاتووەوە، بە تایبەتی دەسەڵاتێکی کە لەسەر شریعەتی ئیسلام دامەزراوە. لە شریعەتی ئیسلامیشان ژن دەرەجە دووە، ژن حەقی نییە، ئەتوانێت هەر چوارمان بێ بە پیاوێک، بەهەرحاڵ بۆی نییە کاری دەرەوە بکە، بۆ نە تێکەڵاوی پیاو بکە. بۆیە ئێمە ئەمانەوێت دژی هەموو ئەو شتان ئەوەستینەوە و سەر بە ڕێکخراوەکانی تری ژنانین. ئومێدەوارم ڕێکخراوەکانی تری ژنان ئەگەر بێنە ناومانەوە، ئەگەر قسە ئەگەر ببنە ئەندامی ئێمە، گەرۆک ئێمە بیر بکەنەوە خۆشحاڵین بەوەی کە هەموو ڕێکخراوەکانی تری ژنان بێن لەگەڵمانە کار بکەن. بۆچینە ئێمە گەورەترە بین بەوە، ئێمان ئەمانەوێت دەنگی خۆمان بۆ کۆمەلگا بگەێنین. ئێمە ئەمانەوێت ئێمە بۆ هەموو ژنان کارەکەین. ژنانێک ئەگەر هەستەر هەر نەتەوەیەکە، ئەگەر ڕەنگی پێسی چۆن، ئەگەر چۆن بیرەکاتەوە، ئێمە لە یەک نقطایەکە گرینەوە. ئێمە ژنین، ئێمە دیفاع لە مافی ژنانەکەین. ئێمە نامانەوێت ژن بکوژرێت، ئێمە نامانەوێت ژن دەرەجە دوو، ئێمە نامانەوێت چوارمان بن بە پیاوێک. ئەمە پێم وایە هەموو ژنێک ئەمەی قبوڵ نییە. ئەو ژنانی کە هێنە سەر تەلەڤیزۆن و لە پاڵیا پیاوێک وەستا و سێژنی لەلاوەیە، ئەڵێ بەتەواو ئەم ژنێکی کەش بێنم، بڕۆ دڵی بکەرەوە، 1001 مەعاناتی هەیە ئەو ژنە. ئەمانە بەڕاستی ئەمە بەڕوای من ئەمە ئیهانەیە بە پیاویش، سوکات بە پیاوەکەن ئەمانە، چکە هەموو پیاوێک وانێ بابە لە کوردستانە دنیایەک پیاوی ئازادی خواج کسانی خوازی یا دنیایەک ئینسانی باشی تیاوە سوکاتی بە پیاوێکە ئەمانە. بۆیە ئێمە بڵێ دژی هەموو ئەو نەعەدالەتانی کە بە ژنان دەکرێت و ئێمە لە ڕێکخراوەکانی کە ژنانی کە بەڵێ زۆر جیاوازترین.